بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان ڕای دەگەیەنێ کە بۆ بەڕێکردنی کارەکانی سکرتێری پەرلەمان لەم کۆبوونەوە بە شێوەیەکی کاتی سکرتێرێک هەڵدەبژێرین. هەڵبژاردننی سکرتێر بە دەستبەرزکردنەوە لە نێو پەرلەمان ئەم کەسە ناتوانێت جێگەی سکرتێرێکی هەڵبژێردراوی شەرعی بگرێتەوە کە ئێستا لە ژیانایە لە کوردستانە و دەستیشی لە کار نەکێشاوەتەوە. ئێمە پێمان سیر بوو ئەمڕۆ کاتێ بەرنامەی کاری کۆبوونەوەی ڕۆژی شەمەدانراوە بەڕێز بێگەردخان وەکو سکرتێری هەڵبژێردراوی دەنگ پێدرا و بە سندوقی دەنگدان لە ناو پەرلەمان واژۆی بەرنامەی کاری کردووە کە ئەمە بۆ تێپەڕاندنی کاری نایاسایی کۆبوونەوەیەکی ئاساییە. ئەگە کۆبوونەوەی پێشوو بە واژۆی پەرلەمانتاران داوای کۆبوونەوەی نائاسایی کرابێ، ئەم کۆبوونەوەی ڕۆژی شەمە کۆبوونەوەی ئاسایی پەرلەمانی کوردستانە کە لە خولێکی نوێ دەست بە کارەکانی کاتەوە پێویستە سەرۆک یا سکرتێر، سەرۆک یا جێگر، یا جێگر و سەرۆک یا جێگر و سکرتێر واژۆی بەرنامەی کار بکەن، نەک سکرتێرێکی کاتی کە لە دوای کۆبوونەوەی 15 شەرعیەتی نەماوە وەکو سکرتێر کار بکە.